بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێز و عزیز بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ئەو کلیلەی دڵ و عەقڵی مرۆڤ دەکاتەوە. پرۆگرامی کلیلی ئەم جارە پێمان دەڵێ دڵ و مێشکی هەر کەسێک بە کلیلی خۆی بکەوە، یانی بە گوێرەی عەقڵی خۆی قسەی لەگەڵ بکە. قسەکردن کاتێک سوودی هەیە کە قسەکانی بەڕێزت لەگەڵ تێگەیشتن و ئاستی ژیری بەرامبەرە هاوتەریب بن. بۆیە ئەوترێ زانستی بەلاغە بریتیە لە مطابقەة الكلام لمقتضى حال السامعين. زانستی ڕەوانبێژی بریتیە لە هاوتەریببوونی قسە لەگەڵ ئاستی گوێگرەکاندا، واتە ئەو کەسەی کە قسە دەکا لەگەڵ ئاستی ئەو کەسانەدا کە گوێ بۆ قسەکە دەگرن یەکسان بن، واتە هاوتەریب بن. بۆیە مەبەستم لەم قسەیە ئەوە بوو کاتێک کە دیقەتی قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەدەین دەرسێکی گەورەمان فێر دەکا. پێمان دەڵێ ئێوە سرنجی قورئان بدەن. پەروەردگار کاتێک دەیەوێ عەقڵ و مێشک و دڵی بتپەرستان و بێباوەڕان بەخوا بکاتەوە، باسی ئەو شتانەیان بۆ دەکات کە لەبەر چاویانن و ڕۆژانە هەڵس و کەوتیان لەگەڵا دەکەن تا تێیان ڕامێن و بە دڵ و عەقڵ بیر بکەنەوە کە نابێ مرۆڤ و دروستکراوەکان بەگشتی هەر لە خۆوە دروست بوو بن. نابێ ئەو شتانەی هەر لە خۆتەوە و پاشان سەیری دەوروبەر و گەردوون کە بێباوەڕێک عەقڵی دەدوێنی، ژیری دەدوێنی، دڵی دەدوێنی، بیرکردنەوەی دەدوێنی، ئەڵێی بیر بکەوە ئایا دەکرێت ئەمانە هەر لە خۆیانەوە دروست بوو بن؟ و لەگەڵ بتپەرستێک و هاوبەشپەرستێکە عەقڵی دەدوێنی، ئەڵێ باشە دەکرێت دوو خوا هەبن لە گەردووندا، سێ خوا هەبن لە گەردووندا، ئەکرێت دروستکارەکان یەک دانە نەبێت کە ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا پێویستی بە هاوبەش بێ؟ ئایا دەکرا مرۆڤەکان ئاوا هەموویان یەک شکڵ و شێوە بوونایە، ئەمیان بە ئارەزووی خۆی دانەیەکی دروست نەکردایە و ئەویان بە ئارەزووی خۆی دوورادانەیەکی دروست نەکردایە؟ بۆیە پەروەردگاری بەڕەحم و میهرەبان بە گوێرەی تێگەیشتنی خەڵکی ئەو زەمەن و زەمینە کە قورئانی تێدا هاتوۆتە خوارەوە ڕێنمایی کردوون. کلیلەکەی هێناوە کە کلیلەکە بریتیە لە قسەکردن لە شتانێک کە لەبەر چاویانن کە ڕۆژانە هەڵس و کەوتیان لەگەڵا دەکەن. بۆیە سەیری قورئان کە لە سوورەتی ئەلغاشیە ئایەتی 17 بۆ 20 ئێستا لە سەدەی 21ە و لە پێشتریشە کەسانێکی مێشک وشک، کەسانێکی دژ بە ئیسلام، کەسانێک کە بەداخەوە عەقڵی خۆیان دادەخەن، نایان بیر بکەنەوە، هەر لە دوورەوە ڕەخنە لە ئیسلام دەگرن، نایان بێن لە خزمەت قورئانەکەدا وەکو خۆی حاڵی بن، بەداخەوە دەیانەوێت موسڵمانان گوماندارکەن یان تانەیان لێدەن، بە قسەی خۆیان دەڵێن قورئان باسی حوشتر دەکا. وەرە گوێ بگرە بزانە بۆچی حوشتر لە قورئانە لە سوورەتی ئەلغاشیەدا باس کراوە. پەروەردگار دەفەرمێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت. سەیری وشەکانی قورئان کەن بەڕێزان کە قورئانتان خوێندەوە، وشە بە وشە لە سەری بوەستن، سەرنجی بدەن. ئەفەلا ينظرون، ئایا بۆچی بەردەوام ورد نابنەوە؟ بەڕێزان نەظەر ئێستا لە کوردی ئەڵێن نەظەری حرامە. نەظەر لەگەڵ ڕوانینی ئاسایی دوو شتی لێک جیاوازن. جەنابەت بە ڕێگایەکدا دەڕۆی بە پیادە بێ یاخود شۆفێری بکەی، ڕێگاکە هەمووی دەبینی، شتەکانیش دەبینی، بەڵام زۆر جار گەیشتوویتەوە ماڵەوە هەر نازانی چیت بینیوە. ئەمە ڕوانینێکی ئاساییە. بەڵام ئەگە بتەوێت سەرنج بخەیتە سەر شتێک، کوردەواری ئەڵێ بە چاوی کڕیار تەماشایکەی، ئەگەر ڕوانین بۆ نامەحرەم بێڵێن ئەمە نەظەری حرامە.
قورئان دەفەرمێ ئەو ڕوانینە بەو ڕوانینە سەرنجی شتەکان بدەن. ئەکرێت تۆ بەردەوام سەیری ئاسمانت کرد بێ، سەیری دروستکراوەکانی خوات کردبێ، بەڵام بە تێڕوانینێکی ئاسایی نەخێر. لێرەدا کە دەفەرمێ ئەفەلا ينظرون ئیلا، لێرەدا بەرکارەکە کە ئیلا بەکار هاتووە پێمان دەڵێ بە قوڵیەوە، بە سەرنجدانەوە، بە تێڕامانەوە، بە لێوردبوونەوەوە سەیری شتەکان بکەن، سەیری ئەم چوار شتە بکەن. یەکەمیان دەفەرمێ ئیلە الئیبیلی کەیفە خولیقەت، سەیری وشتر بکەن پەروەردگار چۆنی دروست کردووە. سەیری ئاسمان بکەن چۆن بەو بەرزیەوە وەستاوە. سەیری شاخەکان بکەن، سەیری ئەو چیایانە بکەن، ئەو شاخانە بکەن چۆن داکوتراون، وەکو چۆن خێمەیەک بە ئاسنێک بە مێخێک دایدەکوتی ئەو زەویە ئاوا بەهۆی شاخەکانەوە داکوتراوە. سەیری زەوی بکەن چۆن بۆتان ڕاخراوە. قورئان باسی ئەو چوار شتەی کرد: حوشتر، ئاسمان، شاخەکان، زەوی. بۆ چونکە کابرای بیابان نشینی دەشتی عەرەبستانی ئەو سەردەما کە قورئانەکە ڕێک لەناو ئەواندا هاتۆتە خوارەوە و دەتوانم بڵێم تێگڕای مرۆڤی سەرزەویش ئەم چوارە لەبەر دەم و دیدەیە بووە، بەردەوام هەر چاوی کردوتەوە ڕۆژانە لەگەڵ ئەمانەدا هەڵسو کەوتی کردووە. بۆ نمونە بەردەوام ئاژەڵی حوشتری بەکارهێناوە، ماڵێک نەبووە لە بیابانە لە عەرەبستانە لەو شوێنانەی کە یەکەم جەر قورئانی تیا هاتە خوارەوە ماڵێک نەبووە حوشتری نەبێ. کەسەکە ڕۆیشتووە بە دەشت و دەرە بەردەوام لە شەوە سەرنجی لەسەر ئاسمان بووە بۆ دووشت. یەکەمیان بۆ ئەوەی ڕێگا ڕۆیشتنی خۆی بدۆزێتەوە بەهۆی ئەستێرەکانەوە، بەهۆی ئەستێرەکانی ئاسمانەوە زانیوێتی ڕێگای کاروانەکەی بەرەو کوێ دەڕوە. هەروەها بەهۆی ئەستێرەکانی ئاسمانەوە زانیوێتی شەو چەندی کاتماوە، چەنی ماوە بۆ بەری بەیان، چەند شەوی ڕۆیشتووە و چەنی کاتماوە. هەتا پێشینانی ئێمە، باب و باپیرانی ئێمە سەردەمانێکی پێشتر 30 ساڵێک لەمەوبەر هەر بەهۆی ئەستێرەکانی ئاسمانەوە بیزەبت دەیانزانی سعات چەندی شەوە، ئەیانزانی چەنی ماوە بۆ نوێژی بەیانی لە سەربان هاوینان دەخەوتن، هەر سەریان بەرز دەکردەوە بە کۆ و بە تەرازوو بۆ ئەستێرانەی کە دایان نابوو ئەیانزانی شەو چ کاتێکە و چەنی ماوە بۆ نوێژی بەیانی. کەسەکە کە قورئانەکە دەخوێنێتەوە سەرنج بدە، سەرنج بدە ئەو ئاژەڵی کە حوشترە و هەڵسو کەوتی لەگەڵا دەکەیت چۆن دروست بووە. بە سەرنجدان و بیرکردنەوە و تێڕامانێکی قوڵەوە لێ وردبەوە، هەر ئەوە بەسەریا تێمەپەڕە کە سەریشت بەرز کردەوە بۆ ئاسمان، هەر تەنها بۆ ئەوە مەڕوانە شەو چەنی ڕۆیشتووە و ڕێگای ڕۆیشتنەکەت بەهۆی ئەستێرەکانەوە ڕێنماییت بکە بەرەو کوێ دەڕۆی، نا بیر لە خالیقەکەی بکەوە. هەروەها پاشان سەیری شاخەکان کە خوا لە بەرخاتری تۆ بۆ ئەوەی زەوی ئارام بێ، هەروەها جێگای ئاژەڵ لەوەڕاندن بێ، هەروەها ئەشکەوتی تێدا بێ و جێگای حەوانەوەت و پەنادانت بێ. خوای پەروەردگار ئەم شاخانەی چۆن دروست کردووە، سەرنجی ئەو شاخانە بدەلەکە لە پشتمانەوە بەڕێزان پەروەردگار چۆنی دروست کردووە. ئەمانە هەموو عەزەمەت و دەسەڵاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە. سەیری ئەو زەویەکە کە دەتوانی لەسەری بژی، خانووی لەسەر دەکەی، کوشتتوکاڵی بە ئەنواع شێوە لەسەر دەکەی، دانەوێڵەی لەسەر دەچێنی، هەروەها درەختی لەسەر دەڕوێنی و پاشان ئاژەڵداری لەسەر دەکەی، هەموو بژێوێکی ژیانت پێدەبەخشێ ئەو خاکە و پاشان کە مردیشی هەر لەوێدا جێگات دەبێتەوە. سەرنجی ئەم خاکە بدە، سەرنجی ئەم زەویە بدە، بەو هەموو بەرهەمەی لەبەر خاتری تۆ پەروەردگار لەسەری دروست کردووە بۆی تۆ ژیان لەسەر ئەم هەسارەی زەویە ئارام بێ و ئارام بژی. جاوتمان سەرنجی حوشتر بدە. نارانی ئیسلام بەردەوام دەڵێن قورئانەکەی ئێوە بەس باسی حوشتری تێدایە. نا ئەزیزم، قورئان فەرمووی ئەفەلا ينظرون إلى الإبل، تۆ وەرە بە چاوی تێڕامان بە چاوی زانستیەوە لە سەدەی 21 شاسەیری حوشترکە، واللهی دەسەڵات و گەورەی ئەڵڵای تیا دەبینی سوبحانەه وتەعالە. حوشترێک کە هەموو لەشی بەکار دێ، حەلوبەتون ڕەکوبەتون ئەکولەتون حەمولە، شیرەکەی دەخورێ، هەروەها ڕەکوبە بۆ سواری بەکاری دێنی و ڕێگای پێدەبڕی، ئەکولە گۆشتەکەشی دەخورێ، حەمولە بار هەڵگریشە، هەر چواری تێدایە. جگە لەوەی کەوا پاشەڕۆکەی قشپلەکانیشی بۆ سوتەمەنی بەکاردەهێنرێ و زانایانیش لە فەرمودەشدا هاتوو میزەکەشی لە ڕێی زانستیەوە، نەک خەڵک ڕوا میزی حوشتر بخواتەوە،
لە ڕێی مختبەری زانستیەوە دەتوانێت بۆ هەندێک نەخۆشی سوودی لێ ببیندرێ کەواتە حوشتر هەموو جەستەی بە سوودە. ئاژەڵەکانی تر گوێ درێژ و ماین دەتوانی بۆ سواری و بۆ بار هەڵگرتن بەکاری بێنی، بەڵام ئایا گۆشتەکەی دەخورێ؟ نەخێر. ئایا شیرەکەی دەخورێ؟ نەخێر. هەروەها ئاژەڵەکانی تر، بەڵام تەنها ئەوە حوشترە کە هەم بار هەڵگرە، هەم بۆ سواری بەکاردێ، هەم شیرەکەی دەخورێ، هەم گۆشتەکەی دەخورێ، هەم پاشەڕۆکەی سوودمەندە، هەم میزەکەشی لە ڕووی زانستیەوە بەکاربهێنرێ لەلایەن پزیشکان و پسپۆڕانەوە، ئەویش سوودی خۆی هەیە. حوشتر بۆ بار 170 کیلۆ تا 200 کیلۆ دەتوانێت بار هەڵگرێ و بە بارەوە 4 کیلۆمەتر لە سەعاتێکا دەبڕێ. ئەو حوشترەی کە بۆ سواری بەکاردەهێنرێ 16 کیلۆمەتر لە سەعاتێکا دەبڕێ. ئەم حوشترە پەروەردگار دەفەرمێ سەرنج بدە بەو گەورەی خۆیەوە. ئەو ئاژەڵە زەبەلاحە یەخ دەدرێت لەلایەن منداڵێکەوە. یەخدان ئەوەیە واتە زۆر بە ئاسانی دەنیشێتە سەر زەوی. بەو باڵابەرزی خۆیەوە مناڵێک بە ئاسانی دەیخاتە سەر زەویەکە. و پاشانیش خۆشەویستان دیقەت بدەن کاتێک کەوا بارەکەی لەسەر پشتە، کاتێک کە بارەکەی لەسەر پشتدا دەندرێت لە زەویەکە یا تەختە، هەڵدەستێتەوە بە ئاسانی، زۆر بە ئاسانی هەڵدەستێتەوە بە شێوەیەکی ئەندازیاری، بە شێوەیەکی زانستی کە لە هیچ ئاژەڵێکی تری بار هەڵگراوە نییە. واتە کاتێک کە ڕاست دەبێتەوە زۆر بە شێوازێکی ئەندازەیی، نە بەسەر کلچە بارەکە دەکەوێتە خوارەوە، نە بەسەر ملیە، نە لەم لادا لار دەبێتەوە، نە بەو لادا، بە شێوەیەکی ئەندازیاری زانستی کە پەروەردگار وای لێ کردووە ئاوا هەڵدەستێتەوە. پەروەردگار دەفەرمێ بۆ سەرنج نادەی، ئاوا وشترم دروست کردووە لەبەر خاتری تۆ. دووەمیان زۆر بە خێرایی خواردن و خواردنەوە دەخوات بۆ ئەوەی کەوا لە کات سوودمەند بێ. زۆر بە خێرایی دەیخوا و زۆر بە خێرایی ئاو دەخواتەوە. لە 10 خولەکدا 130 لیتر ئاو دەخواتەوە لە 10 خولەکە. هیچ ئاژەڵێکی تر توانای خواردنەوەی ئەو ئاوە زۆرەیە، 130 لیتر لە مەسافەی 10 خولەکدا 10 دەقیقەدا، بۆ ئەوەی فریاکەوێ کاتێک کە تووشی ئاو بۆ لە کاروانەکە دوانەکەوێ. زووترین کەمترین کات زۆرترین هەڵوشینی ئاو، و هەروەها لە کاتێکی کەمە زۆرترین خواردن دەخوا، دەیخواتە گەدەیەوە. پاشان کە لە ڕێگایەکی دوور و درێژی بیابانە دەڕوا، ئەمجا کاوێژی دەکاتەوە، ئەیکاتەوە ناو دەمیەوە بە ئیسراحەت کاوێژی دەکا و ئەنجا دوای دەیکاتەوە گەدەیەوە. ئەمانە هەموو پەروەردگار دەفەرمێ سەرنج بدە، ئەم بەس ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا ئەمەی پێ دروست دەکرێت. 6 ڕۆژ تا 10 ڕۆژ دەتوانێت نە ئاو بخواتەوە نە خواردن بخوا. سێم پێیەکانی بێئێسقانن، کەر و هێستر و وڵاخە بەرزە پێیان دەوترێ یەکسم، ڕەشە وڵاخ و مەڕ و بزن پێیان دەوترێت دووسم. ئەمانە قاچیان لەگەڵ لمی فشەڵی بیابانە ناگونجێ، ئەچێتە ناو لمەکەوە. بەڵام پەروەردگار دەفەرمێ سەرنج بدە ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت. حوشترمان چۆن دروست کردووە؟ پێیەکانی شێوە ئیسفنجین، کاتێک تا قاز دادنێ ژێر پێی حوشتر هیچ ئێسقانێکی تێدا نییە. کاتێک کە قاز دادنێ ئەو ئیسفنجە بڵاو دەبێتەوە بۆ ئەوەی لە ناو بیابانەکەیە نەچەقێ، بۆ ئەوەی پەکی نەکەوێ. چوارەمیان چاوی حوشتر تاکە چاوە، لە یەک کاتە هەم دووربینە هەم وردبینە. کاتێ سەری بەرز دەکاتەوە دەڕوانێ، دووربینە، شتەکان لە دوورەوە دەبینێ. دووربینێکی عەجیبە بۆ ئەوەی کەوا بزانێت لەکوێ ئاوێک هەیە، خۆراکێک هەیە، گەردەلوولێک هەیە، کە سەر بەرز دەکاتەوە چاوی وەکو دووربین. من و تۆ گەبانەوە سەیری شوێنێکی دوورکەین دووربین بەکاردێنین، ئەو یەکسەر چاوی دەبێتە دووربین، چەندەها کیلۆمەتری دوور دەبینێ. بەڵام کاتێک کە سەر نزم دەکاتەوە بەرپیەکانی خۆی سەیر دەکا، بەردەمی خۆی سەیر دەکا، چاوی ئەبێتە زەڕەبین، ئەبێتە وردبین، بۆی تەنها ئەگەر چڵەگیایەکی حوشتر خۆرە هەبێت لەو بیابانەیە بیبینێ، چونکە سوودی لێ دەبینێ، چونکە پێویستی پێیەتی. و لێوەکانی بە شێوازێک دروست کراون کە ئازاریان پێ نەگا، بقڵی شوێن و چاک دەبنەوە بۆی ئەو حوشتر خوەر و دڕکانەش سوودمەند بێ لێیان کە لەو بیابانە ڕق و تەق و وشک و برنگەیە. ئەو درەخ ئەو چڵەگیایشی پێویستە، ئەو حوشتر خۆرەیەشی پێویستە. تەنها چاوێکە کە هەم وردبینە هەم دووربینە. پێنجەمیان برژەنگ و پێڵووی چاوی ڕوونە. برژانگەکانی درێژن بۆی گەردەلوول و تەپوتۆزی بیابان کە هات، ئەم برژانگانە نایڵێت چاوەکانی پڕ بێت لە تەپوتۆز و لم. هەروەها پێڵووی چاوەکانی تاکە پێڵووە لەناو هەموو ئاژەڵاندا، لەناو هەموو زیندەوەراندا
کە ڕوونێکی یعنی تەڵخە وەکو شوشەیەک وایە کە پێڵەن شوشە تەڵخەکان ینی کاتێک کە گەردەلولی بیابان هات تەپ و تۆس هات یەکسەر چاوی دادەخە بەڵام من و تۆ کە چاومان دادەخین چاومان تاریک دەبێ هەموو ئاژەڵەکان چاویان دادەخەن چاویان تاریک دەبێ تەنها وشترە لە ناو دروستکراوەکانی پەروەردگاردا کە پەردەیەکی شەفافە کە چاوی دادەخا بەوەی تەپ و تۆز نەچێت لە چاویەوە هێشتا بەلیاڵی زەویەکەی بەردەمی دەبینێ و زۆر بە ئاسانی دەتوانێت چەندەها شەو ڕۆژ دەبڕێ و کات تێدەپەڕێ و دەڕوا ئەو هەموو گەردەلول و تەپ و تۆزە خاوەنەکەی ناتوانێت لە دوایەوە یان لەسەر پشتی چاو بکاتەوە بەڵام شتەکە ڕێگای خۆی دەبینێ بۆ دەیبینێت چونکە چاوی لەو دیوەوە هێستا بەلیاڵی بەردەمی خۆی دەبینێ و ئەو پەردەیە کە پێڵووی چاوەکانێتی پەروەردگاری خالقی بەڕەحم و بەبەزەیی و کاربەجێ و کارزان وای بۆ دروست کردووە کە لەگەڵ ژینگەکەی ئەوا بگونجێ بۆی چاوی ئەو بێزمانەش لە تەپوتۆز و لە خۆڵی بیابان بە دوور بێ بۆیە ئەم بابەتە بابەتێکە عیبادەت و تەفەکر مفتاح لذکری الرب بەڕێزان دیقەتی ئەم دیێڕە بدەن عیبادەت و تەفەکر مفتاح لذکری الرب ئەمە پرۆگرامی کلیلمان هەیە باسی کلیل دەکەین پەرستشی بیرکردنەوە بە قوڵی ڕامان و وردبوونەوە لە دروستکراوەکانی خوا کلیلە بۆ یادی خوای پەروەردگار زۆر جار ئێمەوە دەزانین تەسبیحات بەس ئەوەیە تەسبیحەکەت یان بە پەنجەکانت سبحان الله الحمد لله الله أكبر استغفر الله سڵاوات لێدەی بەڵێ ئەمانە تەسبیحاتن بەس تەسبیحاتی زۆر گەورە ئەوەیە کاکە گیان خوشکە باشەکەم برا شیرینەکەم دانیشە ورد بەوە زۆر جار ئەم عیبادەتە گەورەیەمان لەدەستداوە ئێمە لە جەنجاڵی ژیاندا لە جەنجاڵی شارەکاندا بەوەی کە بە زۆری لە سروش دابڕاوین خەریکە ئەو عیبادەتە گەورە لە دەست دەدەین زۆر جار کە دەچیتە دەشت و دەر شەر نییە هەر بۆ سەیران بێ هەر بۆ سەفرە و گۆشت برژاندن و خواردن بێ کاتێک دیاریکە کە چوویتە دەشت و دەرێک کە ئاژەڵێکت چاو پێکەوت عیبادەتی تەفەکر بکە ئەمە تەسبیحاتی هەرە گەورەیە بیر بکەوە خوای گەورە ئەم ئاژەڵی چۆن دروست کردووە بە دیار مێرولەیەکەوە دانیشە لەسەر شارە مێرولەیەک دانیشە و گەورەی ئەو ئەڵڵای تێدا بینە سوبحانەهو وتەعالە کاکە دانیشە بە دیار چڵەجیایەکەوە کە لە بەهارا بینی و تۆ ئێستا پوشێکی وشکە ئەمە چۆن لە خۆیەوە وای لێ هات کاتێک کە باران دەبارێت لە مەوزمی ڕەحمەتی باراندا خوا بارانی ڕەحمەتمان بۆ بارێنێ دیقەت بدە عەزیزەکەم ئەم بارانە چۆن لەو ئاسمانەوە دڵۆپێکی بە دڵۆپێکی ناکەوێت ئەمە تۆ بڵێ هەمووی لە خۆیەوە دروست بوو بێ نەبەخوا خواد پەروەردگاری ئەرحەم الراحیمین دەفەرمێ عەقڵت بکەوە دڵت بکەوە تێڕامێنە بمناسە تەسبیحاتم بکە بمپەرستە بەرنامەی ژیانم لێ وەرگرە جا بۆ خوای گەورە باسی ئەو چوارەی کرد باسی حوشتر باسی ئاسمان باسی شاخەکان باسی زەوی چونکە مرۆڤی ئەو سەردەمەوە مرۆڤی ئێستاش هەر چاوەڕکاتەوە ئەوانەی لەبەردەمن بەڵام ئەم کلیلی قورئانیە پێمان دەڵێ هەر کەسە بە عەقڵی خۆی قسەی لەگەڵ بکە ئێستا ئێمە محازەرە بدەین بۆ کۆمەڵێ پزیشکی بەڕێژ لە نەخۆشخانەیەکە هەر هەمویان پزیشک بن پێویست ناکە تۆ باسی حوشتری بۆ بکەیت چونکە ئەو لە ژیانە حوشتری نەدیوە ئەبێ سیمینارەکەت بابەتێکی زانستی بێ ئەبێ بۆ پزیشکێک باسی DNA بکەی باسی سایتۆپلازم بکەی باسی خانەیەک بکەی کە خانەیەک بە چەندەها موجەلەد کتێب تا ئێستا زانستی پزیشکیش ناتوانێت تعریفی خانەیەکت بۆ بکە کە ئەم خانە وردە کە بە چاو نابیندرێ ئەم 130 ملیار خانە لە ناولەشی ئەمەدا هەیە خوای گەورە چۆنی ڕێخستووە کەواتە ضرورە بۆ دکتۆرەکە بەم کلیلی عەقڵەی بکەیەوە بڵێ معقولە ئەم خانانە ئاوا چوبنە پەنایەکەوە ئاوا بمرن و بەبێ ئەوەی هەستی پێ بکەی لاشە نوێ بێتەوە جارێکی تر نەبەخوا ناکرێ هیچ عەقڵێک ئەمە قبوڵ ناکە ئەی چۆن خۆت ئەی چۆن ئەم گەردوونە بەبێ خالقێک کە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا تاکو تەنها بێ شەریکە دروست بووە بۆ زانایەکی فیزیایی پێویست دەکا عەزیزەکەم باسی گەورەی تاکو تەنهایی خوا لە ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆندا کە بە دەوری ناوەکە چۆن دەسۆڕێنەوە ئەو نیزامە جوانە ئەو ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆنە بۆ زانە فیزیایەکە ئەمە باسکە ئەمانە تۆ بڵێ لە خۆوە دروست بوو بن مامۆستای فیزیا زانای فیزیایی ئەڵێ ناوەڵڵە ئەمە نیزامێکی ئەوەندە ڕێک و پێکە یەک ئەلکترۆن لە شوێنی خۆی بترازێ هەموو یاساکە تێک دەچێت کاکی پزیشک سەرەتان خوا پەناماندا و خوا شیفای ئەوانە بدە کە نەخۆشی سەرەتان و شێرپەنجەیانە خۆی یەک خانە هەر یەک خانە
تێکچوونێک ڕوودەدا بەس یەک خانی سەرەتانی دروست دەبێت هەموو ئەو جەستەیە دەفەوتێنێ ئەی ئەم هەموو لەشەی ئێمام هەموو خانەیە کابرات تەمەنی هەیە 100 ساڵە 80 ساڵە 90 ساڵە من و تۆ 40-50 ساڵ تەمەنمانە ئەم هەموو خانەی بەڕێک و پێکی بەو نیزامی خۆی ئیش دەکا حتا بە مەیلی پەروەردگار خوابمان پارێزێ و بەوە تاقیمان نکاتەوە ئینسانێک تووشی سەرەتان دەبێ یەک خانە لە شوێنی خۆی ترازاوە یەک خانە سیستەمەکەی تێکچۆ و کاری خۆی بەڕێک و پێچی نەکردووە تۆ بڵێ ئەمانە هەر لە خۆیانەوە دروست بوو بن بۆیە هەر عەقڵێک هەر شتێک بە عەقڵی خۆی هەر عەقڵێک هەر مرۆڤێک هەر دڵێک بە کلیلی خۆی قسەی لەگەڵ بکە بە کلیلی خۆی بیکەوە ئەینا قسەکانت بێسوود دەرەچن عەرزم کردن ئێستا بۆ کۆمەڵە زانای فیزیایی و کیمیایی و بواری پزیشکی و ئەندازیاری تۆ بێ باسی حوشتری بۆ بکەی هەرچەند وەکو ئەو زانستەی کە باسمان کرد ئەمە بۆ هەر کەسێکی سەرزەوی باسکەی قورئان قەت کۆنی تێدا نییە حەد لەواتێ زانایەکی پزیشکی پسپۆڕی ئەوە نەبێت کە چاوی حوشتر هەم وردبینە هەم دووربینە کە باسی ئەوەت بۆ کرد والله ئەویش دەڵێ ئامەنا بالله رب العالمین والله ئیمانمان هێنا بە پەروەردگاری تاکی تەنهای جیهانیان کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە ئەمە بەس بەو دەکرێ بەو ئەرحەم الراحیمینە دەکرێ ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتتان و بەردەوام دەبین بسم الله الرحمن الرحیم بەڵێ بەڕێزان وتمان هەر کەسە بە کلیلێک کە عەقڵی دەکاتەوە کە دڵی دەکاتەوە قسەی لەگەڵا بکە ئێستا با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەی پڕبەرەکەدا ئەم فەرمودەیە لە صحیحی بوخاری و مسلیمدا هاتووە فەرمودەیەکە سەنەدی صحیح و دروستە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم حديثك أوى جاء رجل من بني فزازة إلى النبي صلى الله عليه وسلم كابرا يقل بني فزازة هوز يقبون عشرة يقبون قوم يقبون واتلدروا الشاري مدينة جياون هاد بو خزمت بيغمبر صلى الله عليه وسلم جاء السيري وردي فرمودكان كان جاء رجل كابرا يكاد خو كسكك كراوي حديثك الزانية أو كابرا ناوي شيء وشيء بلامنا بيوزنا كان ناوي مروفا كان بينين خۆتان بپارێزن لە ناوهێنانی مرۆڤ تەنانەت ئەگەر شتێکت جێڕایەوە بۆی دەرس و عیبرەتی لێوەرگیرێ بەردەوام خۆتان پارێزن لەوەی کە ناوی کەسەکە بێ دەفەرمێ کەسێکە لە بۆن بەنی فەزازە ئیلە نەبی صلی الله عليه وسلم هاد ڕاستەوخۆ بۆ شاری مەدینەی پڕبەرەکەت و بەخشش بۆ شاری مەدینەی منەوەرە و پرشنگدار بۆ خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەم پیاوە نە بۆ بازرگانی هاتووە نەبۆ کڕینی شتێک هاتووە نەبۆ فرۆشتنی شتێک هاتووە تەنها هاتووەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قوربانی ناوی پیرۆزی پێغەمبەر بم بە قوربانی نوری ڕۆشنایی ئەرز و ئاسمان کە محەممەدە صلی الله عليه وسلم کە ئەگەر ئینسان لە هەر زەمانێکە کێشەیەکی هەبێ بگەڕێتەوە خزمەت ئەو خۆشەویستە کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانمان دەداتێ بە شەرتێک بە مەرجێک بە جوانی لە فەرمودەکانی تێ بگەین ئەم پیاوە هات بەڕێزان گرەیەکی دڵی هەیە دەردە دڵێکی هەیە گرەی سەردڵ زۆر مەترسیدارە وەڵاهی پێش ناوبڕەکە وتمان خوا بمان پارێزێ لە نەخۆشی شێرپەنجە و سەرەتان و خوایە شیفای ئەوانش بێکەوە جۆرە نەخۆشییان هەیە خوایە ئازاریان لەسەر سووکەی گرەی شێرپەنجەیی مەترسیدارتر نییە بەڵکو هێشتا مەترسیەکەی کەمترە ئومێدی چارەسەری زۆر ئاسانترە بە ئیزنی خوای گەورە لە گرەی دەرونی گرەی دەروون زۆر خەتەرە بۆیە گرەی دەروون ئەگەر نەیکەیتەوە زەرەری گەورە لێ دەدا هەل لە ناخی خۆتا بیخۆیتەوە و بیری لێ بکەیتەوە سەرنجام چۆن شێرپەنجە ئەگەر چارەسەری لە سەرەتاوە نەکەی پێوە دەچێت هەموو لە شت دەگرێتەوە لە ناوت دەبا گرەی دەرونیش ئاوایە بۆیە زەرورە گرەی دەرونی خۆت بکەیەوە بۆ کەسێک بۆی نەتکوژێ لە ناوەوە ها کوردەواری چەند جوانێتڵێت دەردە دڵی خۆی کرد کاکە دەردە دڵ هەیە دەردە دڵی خۆی کردواتە سڕی ناو دڵی خۆی کردەوە بۆ کەسێکی دڵسۆز بەڵام لە برای خۆتانی وەرگرن لە پرۆگرامی کلیلەوە بە برایانە پێتان دەڵێم تا بۆت دەکرێت گرێ و نیهێنی دڵی خۆت بۆ هەموو کەسێک کاکە باز مەکە ئەوەی لە ناختایە و بۆتە گرێ بۆ هەموو کەس مەی دەرکێنە چونکە ڕەنگە هەموو کەس دۆستن نەبێ ئەگە خوا نەخواستە کەسەکە تۆ بە دۆستی ئەزانی لە ناخەوە ناحەز بێ کە دەزانێت تۆ ئەم گرێ دەرونیت هەیە و ئەم مشکلێت هەیە ئەخای دەست بەسە دڵیادێنێ و خۆشحاڵ دەبێ قەت دوژمن بە خۆت خۆش مەکە هیوا هەیە بەڕێزان
کە گرەی خۆتی نیشان دەدەی دەردەدڵی خۆتی بۆ دەکەی فرسەت لێ دێنێ ئەمجا فرسەت لێ دێنێ دەزانێت تۆ لە کوێوە ناڕەحەتی لە کوێوە برینداری خوێیەک دێنێ و دەکاتە سەر ئەو برینەت با ئەم ناحەزەش نەزانێت تۆ لە کوێوە برینداری و خوێ نەکاتە سەر برینەکانت ئەو کەسەی کەوا دەردەدڵی لا دەکەی چێ بێ باشە سێ سیفەتی تێدا بێ عاقڵ بێ عاقڵ نەک بە عاتیفە گوێت لێ بگرێ دوور بینانە بڕوانێ بۆ ڕووداوەکە نەک نزیک بین بێ و بڕیارێکی هەڵت بۆ بدە هەروەها بە هۆشەوە گوێت لێ بگرێ کاکە دەردەدڵ بۆ کەسێک مەکە کە هۆشی لای خۆی نییە بۆ خۆی سەدا مشکیلەی هەیە تۆ قسەی بۆ دەکەی نیوەی قسەکانتی هەراگا لێ نییە قسەکانت بە فیرۆ چوو مێشکی ئەوی شت مەشغوڵ کرد چونکە ئەو هۆشی لێرە نییە سێەم بۆ کەسی ڕووناکبیری باسکە تۆ گرفتێکت هەیە گرفتەکە ئەگەر بۆ کەسێکی ڕووناکبیری باسکەی ڕۆشن فکر بێ لە ئیسلام شارەزا بێ خوا ناسی بە حەق بێ ئەڵێ وەڵڵاهی برام ئەمە لە لای تۆ ئەم شاخە گەورەیە بەخوا مە شتێکی بچووکە ئەوەندە کێشەیەکی گەورە نییە قورسی مەکە لەسەر خۆت ئەی ئەگە بۆ تەسکبینێکی باسکەی بۆ ناڕۆشنبیرێکی باسکەی بۆ کەسێکی باسکەی کە لە ئیسلام وەکو خۆی حاڵی نییە فکر توندڕەوە تند و تیژە وەڵا لەم ڕێم بە بڵێ کاکە مە حەقی وایە زەلامێکی لەسەر پۆژی ئاگال لە خۆت بێ بۆیە تا بۆت دەکرێت دەردەدڵی خۆت بۆ کەسێک بکە کە پەندی پێشینانە دەڵێ دۆستت تا نەبێ وەک خۆت دڵ بە کۆڵ بۆی هەڵمەڕێژە خێراکی سەیدڵ ئەڵڵاه ئەم وشە کوردیانە چەند جوانن خۆزگە مناڵەکانمان هەموو ئەم دێڕە پەندە کوردیانەیان لەبەر بوویایە دۆستت تا نەبێ وەک خۆت دڵ بە کۆڵ بۆی هەڵمەڕێژە خێراکی سەیدڵ ئەو کەسە دۆستی گیانی تا هاوڕێی نەبوونی و لێ قەوماویتە ئەزانی دەردەدڵی خۆت بۆ چێک بکە بۆ کەسێک کە لە دوو حاڵەتە دۆستی گیانی بە گیانیت بووە بەخوا هەمومان ڕەفیقمان زۆرە ئای برادەر کە زۆرە بەڵام برادەری ڕاستەقینە دۆستی ڕاستەقینە ئەوەیە کە وەکو خۆت دڵ بە کوڵە چۆن کە تۆ دەردەدڵ دەکەی فرمێسک بە چاوتادێ ئەویش ئاوە فرمێسکت بۆ دەبارێنە ئەوەندە خەمی تۆیەتی وەک تۆ دڵی دەکوڵێ دەردەدڵی خۆتی بۆ بکە وەکو تۆ کە دەردەدڵی بۆ دەکەی و دڵت تەنگە ئەو ڕوو لە خوا دەکەڵێ خوایە ڕەحم بەو برایم بکەی خوایە ڕەحم بەو خوشکەم بکەی ئاوا دڵی دەکوڵێ لە کاتی دوعاکاندا بۆت هەروەها ئەو کەسە دۆستی گیانی بە گیانیە و شایانی ئەوەیە دەردەدڵی لەلا بکەی ئەزیزەکەم کە لە کاتی نەبوونیدا ئەو کاتێ هەژاری ئەمجا دۆستی ڕاستەقینە دەردەکەوێت ئێ وەڵڵاهی برا تۆ ژووری میوانت کراوە بێ مەدبەخت گەم و گەرم و گوڕ بێ سفرەت ڕازاوە بێ ئێتر خەڵک بۆ ناخواردن لەگەڵتانە بێ وەڵڵا خوا دەیگرێ ئەوە تۆ دۆستەکان تاقی نابنەوە گرنگ ئەوەیە لەو کاتەیە کە دینارێک لە گیرفانتانیە ئەو کاتەی کەماڵت هیچی تێدا نییە کەسێک لەو وەختەیە دەستی پێێتەوە بوو لەو وەختەیە هاوکاری کردی قەت لە یادی مەکە ئەوە دۆستی ڕاستەقینەیە و لە کاتی لێ قەوماندا جا لێ قەومان هەرەوە نیە خوا پەناماندا دوژمنایەتی هەبێ جار هەیە لە هیچی ئەم سەرزەویەت کەم نییە لەگەڵ کەسا کێشەت نییە لەگەڵ خۆتا کێشەت هەیە لە ناخەوە دەکوڵی گرەی دەرونیت هەیە کەسێک گوێت بۆ دەگرێ بە عاقڵی بە ڕووناکبیری بە هۆش و گۆشەوە کاتی خۆت پێدەبەخشێ و بە دووسێ قسەی خۆش و جوان گرەیەکەت بۆ دەکاتەوە نایکا بەگرێ کوێرە ئەم کەسەش قەت لە یاد مەکە ئەم کەسەش قەت لە یاد مەکە دەردەدڵی خۆت لە لای ئەم کەسە بکە ئێستا ئەم پیاوەی کە باسی دەکەین لە فەرمودەکەی بوخاری و موسلیمدا هاتووە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرەی دەرونی هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەڵێ کاکە قسە بکە دەڵێ ئین ئیمڕەتی وەلەدەت غولاما ئەسود ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێم قەوماوە بەخوا بڕیاری هیچم نەدا هەتا هاتمە خزمەت جەنابەت بەڵام گرفتاریەکەم گەلێک گەورەیە ئەویش ئەوەیە من کابرایەکی بۆ نمونە سپی پێست خێزانەکەم هەر سپی کەچی ولی دەدلی غولامن ئەسود کوڕێکی ڕەش پێستمان بووە کوڕێکە یعنی ئێستا من نەوەک منە نەوەک داشێتی باشە ئەم منداڵە ڕەشە لەکوێوە پەیدا بووە ئێ بە کوردی ئێستا جەنابتان حاڵی بوون واتە نەعوذ بالله گومانم هەیە گومانم وایە و خەریکە بگەمە حەقیقەت کە ئەم منداڵە هی من نییە ئەی کەی من نییە کەواتە خێزانی پەنا بەخوا دەستێکی نامەحرەمی بەرکەوتووە فقال النبي صلى الله عليه وسلم هل لك من إبل چاو لێ وتم وتارەکەمان لەسەر ئەوە بوو هەر عەقڵە هەر مێشکە هەر دڵە بە کلیلی خۆی بیکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری ئەم پیاوە دەکا لە بیابانەوە هاتووە یەکسەر پرسیارێکی سادە و ساکاری لێ دەکا
هەل لەکە من ئیبل کاکە یاخوا بەخێر بێ من پرسیارێک لێت هەیە تۆ حشترت هەیە وتی بەڵێ فقال نعم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرە والله یەک مێگەل حشتری زۆرم هەیە فەرمووی فما ئەلوانها ڕەنگی حشتەکانت چۆنە قال حمر وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی حشتەکانم سوورە حشتری سوور لەناو عەرەبا زۆر بە نرخ بووە گرانبەهاترین حشترە قال هل فيها من أورق حديثك عوايا قال هل فيها من أورق يعني هو الذي فيه سواد ليس بالصاف حشترانك هي لنا أو ميقال حشتر السورانة دا كلو حشتر السورانة لدايق بو بي بلام أورق بي أورق أويا يعني الرشيكي توغنية ميلو خوالة ميشيا قال إن فيها لورقا بل أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أرى والله جار هي أم باوك حشتر السورية أم دايكشي حشتري السورة كتي بسكي كان دبي خوالة ميشيا لورقا حشتري بس كخوالة ميشيشي تيا هالدكوه پیغمبر صلى الله عليه وسلم فمي دي بير بكوا استعمشكي خود خكار فأنا أتاها ذلك باش أمل شو بيدابو أم حشتر نيرة كذا أم حشتر مية جود بو بس كان بو حشترك نيرة كالسورة مية كش دايك كش هر سورة أي باش بو أم بس كيا خوالة ميشيا أورقة بير بكوا كابرا حر سور بلاي وأصلا بو ولاما فرموي كابرا يوتي عسى أن يكون نزعه عرق وتي پیغمبری خوا صلی الله علیه وسلم اما دکری لباوانی او ابو به یعنی باو گوری ام حشتره ایدایک کیان باو کدانه کی تدا ابو به خوله میشی بو به حشتره کی رج بو به اول لباو گوری ولدا گوری او بوی ماوتوا من دزانم او هو کاریچه پیغمبر صلی الله علیه وسلم فموی وهذا عسى ان يكون نزعه عرق دبر شیر نکم والله امی من دالکشت کرش پیس یک لدایک بو لباو کی سپی پیستو لدایک کی سپی پیست حل وەکو نمونەی بەس کە حشتەکەەوە لەوە ئەچێ باپیرە گەورەی تۆ ڕەش پێست بوو بێ لەوە ئەچێ باپیرە گەورەی خێزانت کەسێکی ڕەش ئەسمەر بوو بێ ڕەش ئەسمەرەکە وردە وردە تۆغ بۆتەوە لە باوانی یەکێکتانەوە کابرا دەستی بەسە دڵیا هەنا ئۆخەی وەڵڵی پێغەمبەری خوا ڕاست دەکەی ئەو کاتەی هاتدەم و چاوی ڕەش داگیراوە یعنی لەوە ئەچێ ئەگەر نوری پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم و لەبەر خۆفی خوا نەبووە دەچوو خێزانی دەکوشت تینی بۆ دێنا و لەوە چێ بوختان بە کەسێ بکرا و کەسێکیشی بکوشتایە ئەوەندە تینی بۆ هاتبوو گرەی دەروون عەرزم کردن لە گرەی سەرەتان خەتەرترە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئەم گرەیە دەکاتەوە زۆر بە جوانی بۆی کردەوە بە یەک پرسیار تۆ حشترت هەیە بەڵێ حشتەکانت چۆنن سوورن دەکرێت لەناو ئەم مێگەلەدا ئەم کە هەموو حشتری سوورن حشترێکی خۆڵە مێشی تێدا بێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمووی باشە بۆ ئەوە خۆڵە مێشیە وتی لە باوانیانەوە بۆیان ماوەتەوە دەکرێت باوانی چوار پێنج پشتی ئەم حشترە یەکیان خۆڵە مێشی بوو بێ ڕەش بوو بێ فەرمووی منداڵەکەی تۆش ئاوایە کابرا دڵی ئیسراحەتی کرد بەڵام بەڕێزان دیقەت بدەن ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم پیاوەتی وەڵڵاهی من سپی پێست و خێزانم سپی پێست و بەچکەیەکی ڕەشمان بووە گومانم هەیە کە ئەم بەچکەی من نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ذیکری خوای بکردابی فەرمووی لا حول ولا قوة إلا بالله باشە خۆ لا حول ولا قوة إلا بالله ذکرێکی هەرە گەورە و پیرۆز و مبارەکە بەس بڕواتان هەبێ گرێیەکەی دەکرد بە گرێ کوێرە دەیفەرموو کابرا یەکسەر دڵی خوای بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێک دەزانێ ئەوەی لە دڵی منە ئەویش ڕێک یەقینی وایە کە وایە بۆیە ئەوەتان دڵە لا حول ولا قوة إلا بالله پێغەمبەر صلی الله عليه وسلم ذکری لا حول ولا قوة إلا بالله نەکرد پرسیاری لێ کرد تۆ حشترت هەیە یان نا نەیفەرموو کاکە لە خوا بترسا برا بوختان مەکە یەخۆم وشەیە زۆر جوانە ئەمە ترسی خوا دەخاتە دڵیەوە ئەمە گوناهی گەورەی بوختانی دەخاتە دڵە بەرچاو نەیفەرموو کاکی من لە خوا بترسا کوڕە بوختان بە خێزانت مەکە هیچ بە چاوی خۆل لێ بینیوە ئەمەی پێبوو تا کابرا گرەی دەرونیەکەی زیادی دەکرد دەبوو بە گرێ کوێرە ئەتە دەیگوت بەخوا پێغەمبەری خوا دەیەوێ هەر دەفعی بکا و دەیە من گوناهبار نەبوو دەزانم بە چاوی خۆم نەمدیەوە با بوختانەکە نەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو برای خۆم کە هاتووی پرس بە من کە بەردێک بخە سەرم بابەتە کوڕە حیای خۆت بەم بە نەچی بۆ کەسی تری باسکەی بڕواتان هەبێت کابرا لەوە چێ بڕۆیشتەوە خێزانەکەی بکوشتایە دەیفەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قوربانی بم لە دڵسۆزیان بۆ من ئەوەی وت کە بەردێک بخەمە سەر ئەم مەسەلەیە و هیچم لە خێزانم نەبینی و بە چاوی خۆم و بەردێکی بخەمە سەر و بۆ کەسی باز نەکەم نا ئەمە گرێەکەی دەرونی ئەو ناکاتەوە ئەمە کلیلەکە نییە کلیلەکە ئەوەیە عەقڵی ئەم پیاوە کە لە بیابانە لەگەڵ حشترە دەژی پرسیاری حشترەکان و مەڕووماڵاتەکەی لێ کرد ئەویش زۆر بە جوانی و بە زیرەکی زانی بەڵام ئەمڕۆ بۆ کەسێک
کە بە حیاتی ئاژەڵداری نەکردووە شتێکی وا ڕوویدا دەبێ بڵێ چی بڵێ کاکە گیان ئەمە لە ڕێی DNA-ەوە لە ڕێی زانستی ویراسیەوە باسی DNA بۆ بکە باسی زانستی ویراسی بۆ بکە علمی وراثەی بۆ بکە کە دەکرێت هاجاری وایە مناڵەکەی تۆ چاوی تۆ و دایکی نێرگزیە چاوتان قاوەیە چاوتان ڕەشە کەچی منداڵەکەت چاوی سەوزە لە کوێوە ئەمە لەوانەیە لێشە لە باوانتانەوە هەموو خەڵکی ئەمڕۆکە لە زانستە تێدەگا باسی حشتەکە کابرا تێ ناگا بڵێ بەڵام لە باسی زانستی ویراسەدا لە عیلمی ویراسەدا لە بۆ ماوەزانیدا کە زانستێکە لە کۆلیجی پزیشکی دەخوێندرێ و زۆر بمان لەسەرمان خوێندۆتەوە یەکسە خەڵکەکە تێدەگا بە عەقڵی خۆی قسەی لەگەڵا بکە ئەمە زۆر گرنگە زۆر گرنگە ئاگات لێبێ کاتێک کەسێک دەردەدڵی خۆی لەلا کردی سەیری کە ئەم مرۆڤە بە چی تێدەگا عەرزم کردن ها پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس بیفەرموایە لا حول ولا قوة إلا بالله دوو جار سەر ئاوا دەی بڵێ لا حول والله کابرایەک سەر دەکەوێتە گومانەوە گرێیەکە دەبێتە گرێکوێرە بە حیاتی دڵی چاک نابێتەوە خۆم زیکرە پیرۆزە بەڵام زیکرە پیرۆزە بە ئەو شوێنە ناشێ بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئەمڕۆ زانستی سەردەم هەر بابەتە سەردەمیەکان پێمان دەڵێن هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە عەزیزەکەم هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە ئەمڕۆ دەرگا هەیە بەڕوانینی چاو دەکرێتەوە ئێستا لە زۆربەی وڵاتی دنیادا ینی کۆدی ئەم دەرگایە چییە وا دروست کراوە ماڵی منە خانووی منە مەدخەلەکە بە چاوی من دەکرێتەوە کە چاوت پێوەینا یەکسەر ئەم چاوی من لە هەموو دنیادا هاوشێوەی نییە یەکسەر کۆدەکەی ئەوەیە بە گلێنەی چاوی تۆ یەکسەر بۆ خۆی دەکرێتەوە دەرگا هەیە بە ژمارە دەکرێتەوە کۆدەکانی لێدەی و خۆی دەکرێتەوە دەرگا هەیە بەسمەیە سا موبایل هەیە بەسمەیە سارە هەیە دوشێوە ئەنوع کۆمپیوتەر هەیە کە پەنجەمۆری لە خۆت لە سەردانە یەکسەر دەکرێتەوە بەڵام بە پەنجەمۆری کاک فڵان کەس ناکرێتەوە بە پەنجەمۆری خوشکەکە ناکرێتەوە بۆیە دڵیش هەیە وەکو بەسمەی چاوەکە وایە بە یەک ڕوانین دەکرێتەوە بڕواتان هەبێت دایک و باوک بە سۆزەوە سەیری منداڵەکەت کە ها سەیرکردنی سۆزداری جیاوازە لە سەیرکردنی ئاسایی مناڵەکەت کە ئاو بەرامبەرت دانیشتووە هەتا تەنانگە گەورەش بوو بێ کوڕکچەکەت بە سۆز و میهرەبانیەوە بە چاوی پڕ بەزەی و خۆشەویستیەوە سەیریکە بە سۆزەوە سەیریکە بڕواتان هەبێت لە 10 ئامۆژگاری باشترە لەوە باشترە 1 سەعات دانیشێنەوە ئامۆژگاری بکەیت بەقەدر ئەوەندە مرتاح نییە کە ئەم دایک و باوکە بە سۆز و میهرەبانی و خۆشەویستیەوە سەیری منداڵەکانیان دەکەن ئێستا ئێمە کاتمان نەماوە بۆ منداڵەکانمان ئەنجاری واشەیە دادنیشین 1 سەعات قایمەیەکی بۆ دەخوێنەوە 3-4 لاپەڕی ئەیفۆر وا بکە وا مەکە جارێک دەگەڵ یا دانیشە با چاوەکان بڕوانە یەکتر چاوەکان زۆر باش لە یەکتری تێدەگەن مامۆستایەک لە قوتابخانەدا مامۆستایەک بە تایبەت لە قۆناغی بنەڕەتی وەڵڵاهی بڕێزن حتا زانکۆش وەڵڵاهی تا خوێندنی باڵاش بڕواتان هەبێ بە چاوی خۆشەویستی سەیری قوتابی و خوێندکارەکانی کە بڕواتان هەبێ ئەو قوتابیانە دڵیان دەکرێتەوە وەڵڵاهی جوان لە دەرسەکە حاڵی دەبن تکاتیان لێ دەکەم مامۆستایانی خۆشەویستم کە هەمووتان مامۆستای ئێمە بوون لە خوشکان و لە برایان هەل لە بنەڕەتیەوە لە پۆلی یەکەوە وەڵڵاهی تا لە باخچەی ساوایانەوە تا دەگەنە خوێندنی باڵا کە سەیری قوتابیەکانت کە دەرست بۆ شەرحکردن یعنی بە میهرەبانی سەیریان کات لە چاوەکانت تێدەگەن نەتان بینی و مناڵەکانمان دێنەوە ئەڵێ مامۆستا فڵان کەس لە پیاوان و لە ئافرەتان بەخوا مامۆستای چاکە بەخوا مامۆستا هەیە عیلمی لەو زیاتر پێیە کاسەکەم بەخوا مامۆستا هەیە شادەکەی لەو باڵاترە زانستی لەو زیاترە ڕەوان بێشترە بەس بۆ ئەم مناڵی من و تۆ کە دێتەوە مەدحی مامۆستا فڵان کەس دەکا ئەو بە میهرەبانی سەیریان دەکا کە دەیان ڕوانێتێ یعنی سەیریان دەکا بە چاوی خۆشەویستیەوە سەیریان دەکا یەکسەر دڵەکە وەری دەگرێ کلیلی دڵی ئەم منداڵی کردەوە حەز بە دەرسەکەی دەکا حەز بە پۆدەکە دەکا حەز بە خوێندنەکە دەکا وەڵڵاهی لە زانکۆش وایە هەیە پرۆفیسۆرە هەشە بەس ماستەری هەیە لە زانکۆ دەرس دەڵێتەوە قوتابیەکە حەزی بە دەرسی مامۆستاکەیە کە لە ماستەرە زانستی کەمترە چونکە ئەوەندە بە سۆز و میهرەبانی و چاوی خۆشەویستی و باوکایەتی و دایکایەتیەوە سەیری ئەو ڕۆڵانە دەکا کە لە بەردەمیە دانیشتون و خوێندکاری زانکۆن و دەرسیان پێ دەڵێتەوە نوێژخوێنانی مزگەوت کە بە دڵ و بە چاو سەیری مامۆستای وتار خوێن دەکەن ئێمە من 30 ساڵ و 3 مانگە لەسەر مینبەری پێغەمبەرم صلی الله علیه وسلم خوای گەورە بەشایانی ئەومان بزان و لێمان قبول فەرمێ هەموو جار کە سەیری لە ماڵە وتارم ئامادە کردووە کە هاتوومەوە نیوەی وتارەکەم نەخوێندوتەوە نیوەیم لەوێ بە سیرکردنی بەرەکەتی ئەو خەڵکە بۆ هاتووە کاتێک کە خەڵکەکە ئاوا دانیشێ و بە چاوی دڵ دەڕوانێتە دەمی مامۆستای وتاربێژ و ئەویش بە چاو یەک دەیان ڕوانێتێ بڕواتان هەبێ کاتێک کە بە چاوی خۆشەویستیەوە سەیری مامۆستای وتار خوێن دەکەن کە چاوەڕێن وشەی جوانی لێ بیستن کە چاوەڕێن ڕێنمایی جوانی دین و ژینیانی لێ بیستن
ئەم مامۆستایە کە خەڵکەکە ئاوا جوان سەیری هیچ شتێ ناکە هەمووی ڕێک چای بڕیوەتە مامۆستا یەکسەر ئەم مامۆستایە دڵی دەکرێتەوە عەقڵی دەکرێتەوە کلیل لە زمانی دەدرێ و دەکرێتەوە ئەم هەموو شە جوانە بەسەریەکا دێ ئەی باشە هەر خەڵکی ئەو مزگەوتە هەر ئەو دانیشتوانە ئەگە بەرامبەرت دانیشتون هەر یەکە یەکێ سەری داخە یەکێ سەری سعاتکە یەکێ مۆبایلەکەی دەرێنێ یەکێ بەلادا هاتووە یەکێ باوێشک دەدا یەکێ خەوی دێ ڕواتان هەبێت کلیلێک لە زمانت دەدرێ ئەو خەتی بە ئەو وتار خوێنە یەک قسەی بۆ ناکرێت هەر زمانی لاڵ دەبێ بۆیە زۆر جار لە گەرمەی وتارەکە یەکێ باوێشکی داوای مە قسەکانمان خەریکە خەتع دەبێ ئەوها لە شوێنی خۆیەوە باوێشک دەدا دەمی کردوتەوە خێرا دەست بەدەمیەوە نەنێ فکری تۆ دەپچڕێ بڕواتە نەوێت کلیلەکە لە زمانت دەدرێ و قسە جوانانت بۆ نایە بۆیە ئەو نوێ شوێنانەش کە ئاوا بە دڵ و بەجیان سەیری وتار خوێن دەکەن ئەم وتار خوێنە چەند وشەی جوان و کاریگەر و بەجێ و پوخت و ڕەوان شەرعیانە لە دەمی بێتە دەرە ئەو نوێ خوێنە لەگەڵ یا بەشدارە چونکە ڕوانینی جوانی تۆ بوو بە وتار خوێنەکە کە وتار خوێن ئەم قسە جوانانە لە دەمی هاتە دەرەوە زۆر جار ژن بە یەک نیگای خۆشەویستی سەیری پیاوەکەی کە بڕواتان هەبێ ئەم پیاوە بە هەموو سەرەت و سامانی دنیای ناگۆڕێتەوە و بۆ ژنی ژوایە وەڵڵاهی پیاوەکەی بە یەک چاوی خۆشەویستی بە نیگایەکی خۆشەویستیەوە سەیریکە ئەم ژنە بە هەموو زێڕی دنیای ناگۆڕێتەوە دڵی دەکاتەوە جاری وای بە قسە ناکرێتەوە بە یەک نیگای چاوەکان دەکرێتەوە بۆیە ڕوانینی کچ و کوڕی نامەحرەمیش بەڕێزان لە ئیسلامدا بۆ یەکتر حرامە کلی لە بۆکردنەوەی دەرگای حرام هەر لە ڕوانینەکەەوە لەو نیگایەوە پەنا بەخوا کارە گەورە قێزەونەکە ڕوودەدا نظرة فابتسامة فسلام فكلام فموعد فلقاء زینا قەت لە خۆی ڕوونادا قەت لە خۆی ڕوونادا لە بینی دوو کەسی ناسیاودا بەتایبەت نظرەتون یەکەم جار ڕوانینی نیگای چاوە ئەم کوڕکچە ئەم ژن و پیاوە نامەحرەمە پڕ بە دڵ سەیری یەکتر دەکەن دوای ئەوە کە بە چاو سەیری یەکتریان کرد و شەرمی چاویان شکا فابتیسامەتون ئەمجا زەردەخەنە بۆ یەکتر دەکەن کە زەردەخەنەیان بۆ یەکتر کرد ئەمجا فەسەلامون ئەمجا سڵاو لە یەکتر دەکەن ئەمجا فەکەلامون دوایی لە چاکوچۆنی و مەرحەبا و بەیانی باش و خواگادارت بێ و خواحەفیز و هەلاوبایەوە ئەمجار دەکەوێتە فەکەلامون ئەمجا درێژە دەن بە قسەی ڕۆمانسی و وردە و دەسامیان بەرامبەر یەکتر دەشکێ و لە یەکتر نزیک دەبنەوە فەمەوعیدون کاتی بەیەک گەیشتنی نامەحرەمانە پەنا بەخوادادنن فەلیقاء زیناکە ڕوودەدا چاوەلێ لە کوێوە ڕوویدا بەڕێزان لە کوێوە ڕوویدا لە نەظرەتون لە نەزەرێکەوە ڕوویدا بۆیە زۆر زۆر ئیسلام کاتێک کە دەڵێ خۆپارێزن لە نەزەر لە ئەمەوەیە کە دەفەرمێ خۆپارێزن لە ئیسلامدا ڕوانین نەظەر بووە نامەحرەم خەدەغەیە چونکە کوڕ و کچ بە تەماشاکردنی ئەویندارانە زۆر کاریگەر دەبن بە یەکتر زۆر کاریگەر دەبن بە یەکتر دکتۆر هێمن خورشید لە دیوانی شوشەدا لە شعری ئەویندا لە لاپەڕی 234دا دەڵێ ڕەنگە زۆر جارتی لە چاوێ دڵی لاوێ بخاتە ناو تۆڕی داوێ نیگایەکی تەلیسماوی ئاگر بەرداد لە هەناوێ ڕەنگە زۆر جار پێکەنینێ سەرەتا بێت بۆ ئەوینێ یان خەندەیەکی ئاسایی سنوور دیاری کات بۆ ژینێ بۆیە کە بۆ یەکتر نەبوون ئەم کوڕکچە زۆر بە نیگای عاشقانە سەیری یەکتریان کردووە کە بۆ یەک نەبوون بە نسیبی یەکتر نەبوون بە تایبەت کچەکە دەبێتە دیل و کۆیلەی ئەو ئەوینە ساختە و سەرابە ئەوە خۆشەویستی نەبوو ئەوە ساختەیە ئەوە سەرابی بیابان وایە وە لە دوورەوە زانی ئاوە کە گەیشت ئێستەیەکی هەر خۆرەکە لە شوێنەکەی داوان لەسەر جادەی قیر دەبینین لە بیابانەکانە لەسەر لەم بیندراوە زانی ئاوە ئەم کوڕکچەشکەوە بەردەوام سەیری یەکتر دەکەن و نیگا دەگۆڕنەوە ئەمە ساختەیە ئەمە ئەوین نییە ئەمە خۆشەویستی نییە ئەوە سەرابە کە بۆ یەک نەبوون بە تایبەت کچ لە وڵاتی ئێمەدا دەبێتە قوربانی ئەمجا کە شوشی کرد بە پیاوێش کە بەردەوام لە دڵە ڕاوکێدایە بەردەوام لە قەلەقیدایە ئەگە بە هاوسەری بڵێ یەکێکم خۆشویست و هەتا ماوەم ماڵوێران دەبێت ئەگە پێی ناڵێت لە دەروونەوە ناڕەحەت دەبێت بۆی ئیسلام دەڵێ هەڵیگرە ئەو چاوانەت پارێزە ئیسلام ناڵێت چاوت ئاوا بنووخێنی بەڵام ڕوانینێکی ئاسایەوەکو من و تۆ ئێستا بەم ڕێگادا دەڕۆین دەزانین بەرپی خۆمان ئەوەیە خۆ ناچین لە قاچمان لەبەر هەڵنانگوێ نەکەوینە چاڵێکەوە نەکەوینە شوێنێکەوە بەڵام بە چاوی کڕیاری سەیری کەسێک مەکە یعنی وا لێ وردمە بەوە نیگای لەگەڵا بگۆڕیتەوە چونکە ئەوە خراپە ئەوە لە دواییدا یەکێک هەردوو لاتان بەدبەخت دەکا بەخوا هەڵیگرە بۆ کوێ ئەم گڕی دەروونە بۆ کاتی دەستگیرانی کە بە ئاگاداری ماڵی باوک و دایک کوڕ و کچ بۆ یەکەم جار کە بە یەک دەگەن بۆی دانیشن بە یەکەوە سەیری یەکترکەن
هەردوو ماڵ ئاگایان لێیە مەحرەم لەگەڵیاندایە لەو کاتەدا ئیسلام ڕەفزی کردووە کوڕ و کچێک یەکتریان نەدی بێ لە یەکمارە بکرێن چونکە ئێمە حەدیثێکمانەیە کە ئیمامی نەسائی ڕیوایەتی کردو تیرمیزی ڕیوایەتی کردو حەسەن فەرموودەکە لە ڕووی سەنەدەوە حەسەنە مغیرە دەفەرمێ خوازبێنی کچێکی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی انظر إليها فإنه أحرى أن يؤدم بينكما مامۆستا نووری فارس زانای پایەبەرز لە تاج الأصولدا تاج الأصولی کوردی لە بەرگی دوودا لە لاپەڕی 472دا دەقی ئەم فەرمودەی ئاوا کردووە بە کوردی فەرمووی ئەی مغیرە تەماشای دەستگیرانت بکە ئەو کچێک کە بە تەمای بیخوازی بەیەکەوە دانیشن بە ئامادەبوونی هەردوو بنەماڵەتان جوان تەماشایکە تا ببێ بە هەوێنی ئەڤینی لە نێوان هەردوو لاتاندا و ببێ بە مایەی پایداری و خۆشەویستی تا سەر لە نێوانتاندا چونکە مە یەکەم جارە دەیبینی ئەو بینینە بە عمری خۆل لە بیرن ناچێتەوە بناغەیەکی کۆنکریتیە ئاڵتونیە لە پۆڵا بەهێزترە ئەو یەکەم جاری بینینی و کوڕکچە دەفەرمێ حتا کۆتایی تەمەن لەگەڵ تا دەمێنێتەوە چونکە تۆ چاوت تێر نەکردووە لە حرام ئێستا جای وا کابرا دەستگیرانی هەیە چێژی لێ نبینێ ئەوەندەی حرام چاوی لەوە ڕاندوە دوو لە ڕوویەوە بە حرام با ئەمە بمێنێتەوە لەو کاتەدا ڕوانینەکەت با بۆ دەستگیرانی خۆت بێ دکتۆر هێمن خورشید هەر لە دیوانی شوشەدا لە لاپەڕی 236دا لە شعری نیگادا باسی یەکەم بینینی دوو دەستگیرانی بە ئەدەب و بە شەرم دەکا کە پێشتر چاویان لە حرام تێر نەکردووە ئەم شعرە مەبەستی ئەوەیە کە یەکەم جار ئەم کوڕکچە هێندە بە شەرمن هێستا شەرمیان ماوە دەفەرمێت چوار چاو بەرامبەر یەک وەستا و دوان ڕاوچی دوانیش ڕاو کاتێک ئەم سەیری ئەو دەکات ئەو داخراو هەر کاتێکیش ئەم دادەخرێت ئەو دێتە ڕاو ئای لەو ساتەی هەردوو نیگا پێکدا دەدەن بڕوا بکەن دڵی مرۆڤ دەکەن بە ئاو بە هیوای بەختەوەری بۆ هەموو لایەکتان بە پەروەردگارتان دەسپێرم.